بخير بێن. من نازە ئەکرەم دیزاینەر لە بواری ئەکسسوارات و دیزاینی ناوماڵ. پێم خۆشە ئەمڕۆ چەند باسێک لەسەر دیزاینی ناوماڵ بکەین، گرنگترینیان باس ئەکەین لەگەڵ ما بن. بێگومان دیزاین و دیکۆری ناوماڵ هەماهانگیە لە بینی ئەندازیاری تەلارساز و بەشەکانی تری دیزاین. بێگومان دیزاینی ناوماڵ سەرڕای ئەوەی کە پەیوەندی بە ئەندازیاری تەلارساز و بەشەکانی پلاندانانەوە هەیە. بێگومان دیزاین و دیکۆری ناوماڵ پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ ئەندامانی ئەو خێزان و کەسایەتیان و ڕنگدانەوەی ستایل و سەلیقی خاوەن ماڵەکەم. پێم خۆشە ئەمڕۆ چەند خاڵێک باس بکەین کە گرنگن ئاماژیان پێبین لە دیکۆر و دیزاینی ناوماڵە. ئەو پرسیارێک کە زۆر جار لە بواری دیزاین و دیکۆری ناوماڵە دروست ئەبێ ڕەنگەکانن. ئێمە چۆن واکەین ڕەنگەکان دەورێکی سەرەکی ببین لە بواری دیکۆر و دیزاینی ناوماڵە. بێگومان ڕەنگەکان چەند ڕەنگێکمان هەیە، ڕەنگە گەرمەکانمان هەیە و ڕەنگە ساردەکانمان هەیە. چۆن وا ئەکەین کە ئەم ڕەنگانە لە بینی یەکە هەماهانگەیەکی تەواویان هەبێت و دیکۆر و دیزاینی ناوماڵەکەمان جوانتر بکەین. وەک لە ماڵەیە ئەیبینین بۆی ماڵەکە بە ڕەنگی سپێکی ئۆف-وایت کە ئەمە زیاتر بەلای ڕەنگە فێنکەکانە ئەڕات وا لە فەزاکەمان ئەکا کە فێنکتر و هادئتر دەرکەوێت. بە هەماهەنگی لەگەڵ ڕەنگە فێنکەکانە ئێمە ئەم ئایتمە تەختێمان بەکارهێناوە کەوا ئەکات زیاتر فەزاکەمان لە سروشتەوە نزیک بێت کە ئەمە تەختەیەکی سروشتیە و دەمارەکانی زیاتر بەلای سروشتا ئەڕوا. بێگومان ئەم ڕەنگە تەختەیە ڕەنگێکی گەرمە بە تێکەڵکردن لەگەڵ ڕەنگە فێنکەکانە زیاتر هەماهەنگی دروست کردو و تەنسیقی لە بواری دیزاینەکە تەواو کردووە. بیرمان نەچێت چەند بەشێکی تری گرنگیش هەیە لە دیزاینی ناوماڵە کە ئەویش فێرنیچەرە، واتە ئەساسی ناوماڵەکەمان. بێگومان پێشووتر لە بواری دیزاینە و ئەندازیاری تەلارساز بە پێی قیاسی شوێنەکە، بە پێی لۆکیشنەکە، سایز و قیاسی ئەساسەکان دیاری ئەکرێ و ڕەنگەکان بە هەماهەنگی لەگەڵ ڕەنگی سەقف، دیوار، ئەرزی تەنسیق ئەکرێ. وەک ئەبینین ئێمە ئەم دوو ڕەنگە بەکار هاتووان کە تەنسیقێکی تەواوی هەیە لەگەڵ ڕەنگی دیوارەکەیان و بێگومان ئەکسسواراتەکانیش ڕۆڵێکی گرنگ ئەگێڕن لە بواری دیکۆر و دیزاینی ناوماڵ و تەواوکەری ئەو جوانیان. بەبێ ئەکسسواراتەکان دیزاینەکەمان شیک دەرناچێت. ئێمە لێرە زیاتر فۆکەس دەخەینە سەر ئەکسسواراتەکانمان. وەک لەم فەزا ئەیبینین ئێمە زۆر گرنگی ئەین لە ئەکسسواراتە گرنگی ئەین بە کانزاکان لەم دیزاینە ئێمە چنەوە ئەکانزایەکمان بەکارهێناوە. بێگومان لە دیزاینی ئەکسسواراتە زیاتر ئەبێ فۆکەس بخرێتە سەر یەک جۆر کانزا. وەک ئەیبینین ئەو کانزانەی کە لەم دیزاینەیە بەکارمان هێناوە زیاتر کانزاکانمان گۆڵدە بەلای ستاین ستیلە ئەڕوات. ئەگەر لەم گوڵدانەوە دەست پێ بکەین، ئەم گوڵدانە سەرڕای ئەوەی کە تەنسیقێک و هەماهەنگێکی زۆری دروست کردووە لە بینی ڕەنگەکانمانە. بێگومان زیینبوونەوەیەکی زۆری بەخشیوە بە ئێریاکەمان بەم ناوچەیە. وەک خۆتانەزانن گوڵدان زیینبوونەوەیەکە لە ماڵا و کاتێک کە سەیرێکی هەست بە ئارامی ئەەکەی و زیاتریش وەک باسی تەختەکەمان کرد گوڵ و گوڵدانیش زیاتر ئەچێتەوە ناو سروشت و لە سروشتەوە نزیکمانەکاتەوە. بۆی زیاتر فۆکەس ئەخەینە سەر سروشت و تێکەڵبوون لەگەڵ سروشتە. خۆتان ئەزانن ماڵ بوو ئەوەیە کە تۆ ئارام بیتەوەتیایە و ئیسراحەتی تیا بکەی. بێگومان ئەو شتانی کە لە سروشتیشەوە نزیکن زیاتر وات لێ ئەکەن کە ئارامتر دەربکەی و دەروونت زیاتر مرتاحتر بێ. بینە سەر خاڵێکی تری گرنگی دیزاین بیرمان نەچێت لایتین و ڕووناکی کاریگەریەکی زۆری هەیە بەسەر دیزاینی ئەکسسوارات و دیزاینی فێرنیچەر و تەواوی بەشەکانی تری ماڵەکەم. ئەگەر لە پەردەکەەوە دەست پێ بکەین و بەرزی پەردەکەوای لە فەزاکەمان کردووە کە گەورەتر و فراوانتر دەرکەوێت و جارێکی تر ئێمە ڕەنگەکانمان لەگەڵ تەواوی بەشی ماڵەکەیە تەنسیق کردووە کە ئەویش پێکاتوە لە ڕەنگە گەرمەکان و ڕەنگە فێنکەکان و هەردووکیان تێکەڵ بوون و تێکەڵاوێک و هاوسەنگێکی تریان دروست کردووە لەگەڵ بەشەکانی تری ماڵەکە. بیرمان نەچێ فەرشیش ڕۆڵێکی گرنگ ئەبەخشێت لە گەرموگوڕی و جوانکردن و تاوکاری لە بەشەکانی تری ماڵەکەەوە ئەکە کە زیاتر هەست بە ژیان بکەی لە ماڵەکەیە.
ڕووناکی بێگومان گەورەی پەنجەرەکان کە ئەمە پێشتر لە دیزایانی دروستکردنی بیناکانە ئاماژەی پێکرێت و حساباتی خۆی هەیە، بەڵام گەورەی و ڕووناکی پەنجەرەکان کاریگەرێکی ڕاستەخۆیان هەیە بەسەر هەموو ڕووناکی و ڕەنگەکانی تری ماڵەکەیە. بیرمان نەچێ ئێمە لە دیزایانی ئەکسسواراتە خاڵێکی گرنگ کە باسی بکەین مۆمە. مۆم زیاتر هەستێکی گەرم و گوڕی ئەبەخشێ بە ماڵەکانمان، وەک لەم دیزاینە ئەیبینی جارێک ئەتوانین وەکو بەکارهێنان بەکاری ئەهێنین بۆ ڕووناکی و زیاتر هەستێکی گەرم و گوڕ و ئارامبەخش پێ ئەبەخشێ، بەتایبەت کاتێک کە تۆ سەردانی کەر یاخود یەکێک لە ناسیاوەکانە سەردان تەکا لە کاتی بۆ نەخوانێکە بەکار ئەهێنرێت و زیاتر فەزاکەمان بۆ گەرم و گوڕتر ئەەکەم. ئەگەر باس لە بەکارهێنانی بەشێکی تر یاخۆت توخمێکی تر لە بەشەکانی هەندەسە بکەین، ئەویش ئاوێنەیە. ئاوێنە وا لە ماڵەکەت ئەکا کە ڕنگدانەوەیەکی جوان لە بینی ئەکسسوارات و بەشەکانی تری ماڵەکەیان دروست ئەکا. ئاوێنە وا لە فەزاکەت ئەکا کە گەورەتر و فراوانتر دەرکەوێت. ئەوانەی کە ئەیانەوێ ماڵەکانیان گەورەتر و فراوانتر دەرکەوێت ئەتوانن ئاوێنە بەکاربێنن. بێگومان ڕەنگی ئاوێنەکانیش دووبارە ئەبێت تەنسیق بێتەوە لەگەڵ سەرجەم بەشەکانی تری ماڵەکە. ئەوکە ئەبینین ئێمە ئاوێنەیەکی ماتمان بەکارهێناوە کە ئەمە وا لە ماڵەکە ئەکا هەرچەنە فەزاکەمان گەورەیە، ئێمە ئاوێنەکەمان ماترە زیاتر فۆکەسمان خودت سەر جوانی لایەنی ئاوێنەکەم. دووبارە ئایتمەکانمان لە میتاڵی گۆڵد بەکار هاتووە کە زیاتر هەستێکی بەرز و ئاڵتونی ئەبەخشێ بە ماڵەکەم. لێرە ئەمەوێت ئاماژە بە بەشێکی تری دیزانەکەمان بینە ماڵەیە، ئەویش ئەم بەشە ئەگەرەکو خۆتان ببینن زیاتر ئەمە کە لە دەرگای مەدخەلەوە یتە ژوورەوە شوێنەکە بۆ ئیسراحەت و حەوانەوە کاتێک کە لە دەرەوە یتە ژوورەوە. ئەمێ باز لە دیزایانی ئەم شوێنە بکەم. وەک ئەبینین ئەم دیوارە لە دوو بەشی گرنگ پێک هاتووە و ئێمە زیاتر تەرکیز دەکەینە سەر ئەو توخمانەی کە لە بواری دیزاینا بەکارهێنرێ و زیاتر ئەو شتانە وەک باسمان کرد لە سروشتەوە نزیک بن. ئەم ماوادە مەرمەڕی تەبیعیەوە کە خۆتان نەزانن مەرمەڕ کە لە بواری دیزاینە بەکارهێنێت زیاتر سروشتیە و دەمارەکانی زیاتر بەلای سروشتە ئەڕوا و دووبارە ئەو ماوادە تەختەیە کە لەگەڵیا بەکار هاتووە و تێکەڵکردنی سروشتە بە شێوەیەکی هەماهەنگ لە بینی ڕەنگەکانە کە دووبارە ڕەنگە تۆخەکان و ڕەنگە گەرمەکان و ڕەنگە فێنکەکانە. ئێمە ئەچین بۆ بەشێکی تری دیزاینەکەمان لەم ماڵەیە، ئەویش بەشی دانیشتنە. بێگومان هەموو بەشەکانی ماڵ ئەبێت تەنسیق و هەماهەنگەیەکی زۆر هەبێت لە بواری دیزاینەکەیە، وەک خۆمانەزانی نابێت بەشێکی ماڵ ڕەنگێک بێت و بەشەکەی تر ڕەنگێک بێت کە هیچ تەنسیقێک نەبێت لە بینیانە و زیاتر ئێمە تەنسیق ئەکەین لە بینی ژوورەکانە و بەمەرجێک ڕەنگەکان هەماهەنگێکی تاویان هەبێت لە بین یەکتریا لە ڕەنگەکان و لە ستایلەکان و لەو هەموو ئەو ئەکسسواراتانی کە بەکارهێنراوە و چای خشێنین بەم ژوورەیان کە ئەم ژوورە زیاتر بۆ حەوانە و ئیسراحەت بەکارهێنرێ و شێوازی دیزایانی فێرنیچەرەکەمان فەرقی هەیە وەک لەوەی کە ئەو ژوورانێک کە زیاتر بۆ بۆنە و مناسەب و یاخود پێشوازیکردن لە کەس و کار و یاخود خزم و دۆستەکان بەکارهێنرێ، ئێرە زیاتر بۆ شوێنێکی حەوانەوە بەکارهێنرێ و ئاماژەم پێ ئەبێت دیزاینەکان جیاواز بن. ئێمە ئەچین بەرەو بەشێکی گرنگ کە زیاتر خانمان زۆربەی کاتەکانی تیا بەسەرە بن، ئەویش چێشخانەیە مەتبەخ. دیزایانی مەتبەخەکە وا جوانترە زیاتر لە ڕەنگە هادئەکان پێک بێت، وەک خۆمانەزانین لەبەرەوەی زۆربەی کات ئێمە لە چێشخانە و مەتبەخا بەسەر ئەبین ئەبێت ئەو ڕەنگانە بن کە دڵ و دەروونمان هادئەکەنەوە و بێزار نەبین بۆ ماوە زۆرەی کە ئێمە لە چێشخانەیە بەسێرە بین. خۆمانەزانین کە چێشخانە بۆ دروستکردنی خواردن و خواردنەوەکان بەکارێن ڕێوا بکات کە زیاتر ئیشتیها و بکرێتوانێ و هەست بە ئاسوودەیی بکەیتایە. دووبارە ئەکسسوارەتەکان ڕۆڵێکی گرنگ
ئەگێڕن لە دیزایانی چێشخانە. بێگومان زۆر کەس ئەو گرنگیە نایەت بە ئەکسسوارە لە چێشخانە ئەڵێ پێویست ناکات یاخود من تەنها گرنگی بە ژووری میوانەکە ئێم کە ئەمە بۆ چوونێکی زۆر غەڵەتە و زیاتر ئەو شوێنانی کە تۆ مرتاحی تایە زۆربەی کاتەکانتی تیا بەس ئەرەبەی وا باشترە کە گرنگیەکی زیاتری پێبیت بۆ مرتاحی دڵ و دەرونی خۆت. وەک ئەبینین ئێرەش ئەو ماوادانێک کە لە چێشخانەکە بەکاراتوە تێکەڵی ئەو ماوادانن کە پێشتر باسمان کرد لە بواری مەڕمەڕ و تەختە و هەندێک ماوادی MDF تر کە بەکار هاتووە. بێگومان تازەترین ستایل لە بواری دیزایانی چێشخانەیە سەلاجەکان بە شێوەیەکی دفن بەکارهێنرێت کە ئەمە ژوا ئەکات دیزاینەکەمان زیاتر شیکتر دەربکەوێت و ئەو زەقی سەلاجەکە کە بە ڕەنگێکی جیاوازە دەرنەکەی و هەموو یەک پارچە دەربکەوێت. خاڵێکی تر کە ئەمەوێت ئاماژەی پێ بکەم کە زۆر گرنگە ئەویش بوونی کارێکی هونەریە لە ماڵەکەتە. بێگومان کاری هونەری یاخود ئەو لەوحانەی کە لە ماڵەکانە بەکار ئەهێنرێت زیاتر و زیاتر ڕنگدانەوەی کەسایەتی و ستایلی ئەو خاون ماڵێ. کاتێک سەردانی ئەم ماڵە ئەکەیت هەستەوە ئەکەی کە حیاوێتێک یاخود ستایلی خاون ماڵەکە ئارەزووی لە چ جۆرە هونەرێکە جگە لە جوانیەکەی کە لەگەڵ بەشەکانی تری ماڵەکە هەماهەنگ و تەنسیقە زیاتر ڕنگدانەوەی کەسایەتی و ناخی خاون ماڵەکەی و گفتوگۆیەکیش دروست ئەکا هەمیشە لە بینی سەردانکەرانی کە سەردان دەکەن و لەسەر چۆنێتی و چیرۆکی پشت لەو حەکەن. بێگومان ئەمانە بەشێکی گرنگ بوون لە باسکردنمان لە دیکۆر و دیزایانی ناوماڵە بە هیوام سووتانێ وەرگرت بێ هەرچەنە دیکۆر و دیزایانی ناوماڵ زۆر بابەتی تر لە خۆ ئەگرێ و زۆر قوڵە و چەنەها بەرنامەی لەسەر بکرێ ڕۆژ بە ڕۆژ شتی تازەترێتە بواری هەندەستەوە. بەڵام ئێمە هەوڵمان نالێرە چەند بابەتێکی و خاڵێکی گرنگ باس بکەین هیوادارم سووتان لێ وەرگرت بێ.